ئەم کاتتان باش من کامەران حاجی عۆمەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کاری پاڵاوتگە نایاساییەکانی بەرەمهێنانی نەوت چێن ئەوانەی لە هەرێمی کوردستان پاڵاوتگەی نایاسایی دەکەنەوە و بڕێوەی دەبن بۆچی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە ئەو پاڵاوتگە نایاسانەی کە لە نێو هەرێمی کوردستان ژمارەیان زیاتر لە 200 پاڵاوتگەیە دەبێ دابخرێن داخستنی ئەو پاڵاوتگە نایاسایانە چەندە خزمەت بە نرخی سوتەمەنی و خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی دەکات خاوەن پاڵاوتگاکان چی دەڵێن لەگەڵمان بن زانیاری زیاترتان پێدەن. باشە لەو گوندەیەوە چەند کەس دەژی؟ والله زیاتر لە 1500 نەفەر زیاتر دەژی. 1500 زیاتر زیاتر ینی بەلگەی دەقیق نییە بە زیاترەوەی 300 ماڵی تێدا دەبێت 350 ماڵە 350 ماڵ بەێ باشە ئەو پاڵاوتگە نایاسانە چ زیانێکی هەبوو؟ والله زیان نەک زیان لە حەد ڕادە بە دەرە یعنی بڕات هەبی ئێستا بۆ بە خۆم شخصی خۆم وارم لەسەرەوەیە ئەو بندایەی بڕات هەبی ینی شوێ یعنی نییە لەگە بوونی نییە هەتا دەرکە پەنجرە قەپات هەندێکجار لەگە بوونی نەک تەحمل ناکەی ئەوەتە ڕۆحت دەرناچی بە چ دەکەی چۆن چ دەکەی بۆ قبوڵی دەکەن بۆ ئەوە دەمانەوە داواکاری لە داواکاریمان لە حکوومەتی هەرێمە داواکاریمان سەرۆکی حکوومەتی هەرێمە زۆر بەڕێز کاگنێچۆن بارزانانی یان حەلەکمان بگۆزنەوە یان ئەوان بگۆزنەوە یان ئەمە بگۆزنەوە هەر ئەوە حەلا هیچ حەلی ترمان نییە یان دەبی ئەوان بگۆزنەوە یان دەبی ئەوان بگۆزنەوە ینی بێزار بوونە نەک بێزار بوونە ڕادە بەدەر لە حەد دەرچووە باش ئەوە زەرەری بۆ کشت و کاڵ نییە بۆ تەندروستیتان نییە بڕوا بکەی نەک یعنی زەرری بۆ تەندروستی بۆ یعنی بڕوا بکە چەندەها ئافرەت لەو گوندەی تووشی نەخۆشی بووە هەتا حملی لە بارچوە لە باو بۆنەی داواکاریتان چییە؟ وڵای ئەو دوکێنە نەما بەغە لەبار باش بۆنێکی نەخۆشە دوکێنێکی زۆر نەخۆش کەس نەخۆش کەوتووە؟ ئەری وڵا زۆر نەخۆش کەوتیا زۆر دنە منداڵی لەبە چوویە منداڵی لەبەر ئەدیکو ینی ئەم پرسە جددیە؟ ئەری وڵا جدیە گوندەکە هەمی دەزانی ینی زۆر حالەتی وا بووە ژن منداڵی لەبەر بەدی داواکاریتان چێ لە وڵی داواکاریمان ئەوە ئەو دوکێنە کەم کرد بەوانێ چارەک نەکرد بە گوندەکەی ڕاکات ئەمە هەمی مردی لە بەبەرە ئەو دوکێنە و ئەو ئاتن ژەنگەی بێزار بوون ئەری وڵا بێزار بینە برم ئەی منداڵەکانتان چۆن دەخەون تۆ چۆن دەخەوی تووشی تەنگە نەفەسی نابین بەدوولە تووشە تەنگە نەفەسی دەبیت بەدوولە تووشی ئێشتێک خراپتری دەبیت ئێمە جێبیستیەوە بووینە خەڵکێکی زۆر لەو گوندە نەخۆش کەوتۆ بەهۆی ئەو دووکەڵە پیسە و پاشماوەی پاڵاوتگەکان ئەێ وڵای لێ پشکەوە تقریبا 100 پاڵاوگای لەیە نە ژینگەمان وایە نە زەراعەتمان وایە خەمەڵی دەچینی هەر زەرەرە پیازێکە هەر زەرەرە داروبار هەر زەرەرە بە هەزارەها ژن لەو گوندە هەمی لەبە چووە بە سەرتان کەس ڕەبۆ و تووش ڕەبۆ بووە ئەوێ ڕۆژی کابرامان بە سەرەتانی مردێ ئەستا ژنێک سەرەتانی گرتیە ینی ژیان لێرکوانە بە ناو ژیانم لێرە قورعان هەگە جێ هەبیتن بمان بەنێ ئەمە زۆر مەمنوع حکومەت هەرێم دەبی باش ئێوە بۆ سەردانی حکوومەت ناکەن داواکاریتان نەبووە لە حکوومەت ئەو پاڵاوتگانە لێرە دابخن ئەجەما حکوومەت هەم بە خۆی دەزانیتن برا بەڵام بۆ ئێوە سەردانی قایمقامێتی قایمقام بەتەما بوو زبالە هەوێش بینتە ئێرە بە قووەتی خۆمان بە قووەتی خۆمان ڕاگرتیە حکوومەتەما بە زبالێ هەولێریش بینی ئەلا پشتی بەعمەرشیشی دابنیت باشە داواکاریتان چی ئێستا بڕیارێک هەیە دەڵێن دەبێ ئەو پاڵاوتگانە دابخرێن ئەمە دەستخۆشی لە قایمقامی هەولێر دەکەمەوە بڕیارەی لە جەنابی کانیچیمان بارزانی کە بۆ ئیشە هەر بەسیتن ژیانی ئەو هەزارها خەڵکەی ڕزگار بکە دەستخۆشی دەکەین باشە لە ڕووی کشتتوکالەوەش ئێوە زیانتان ئەێ بە قوان ڕژوو کشتتوکالە شو ئەو ساڵەکەدا سونی دەخم لەو گوندەی نیرە پێ زەفتەری کەمتر زەرە نەکردی ینی ژینگەیەکی یەکجار پیس هەیە چۆن لێرە دەژین بەێ وڵی جۆرمان گەلە سەختە هەتو باس هێوارێکی وەرە ئێرە سەری وەزعیمە و ئەو معمەرانە بکە ینی هەتا برێ وەزعی ناخۆشمان هەیە ینی باس لە بە بۆنەکەی ئەوە خاست بۆنەکە وەکی دیش ئەو معمەلە هەتا ئێستا ئەگە بنێمە دە نەفەریمە لێ تاعین نەکرا بەڕسمی هەیە کەسی ئێوەش لەوێ دانامەزرا کەسی ئەوها لێوێن دەرێنی هەر لێ ناگەڕێمە قسەشیان لەکە بکەین هەنی ئێستا یەکێک نییە خۆی لەو شریکای بکەتە ساحب بێت
بەمە برێت وارن خەلکە ئیشی لێ دەرێ بکەن ئەمەش هەم فەقیرین هەم کەسابەتین و هەمووی یان تشتی نەفری ئەو هەمان تێدا ینی ئیش بکەن بەس وار ناگریت باشە ئێستا ئێوە بەس تەنیا ینی هەوایەکەتان پیسە یان ئاویشتان پیسە ئەوش پیسە ئاویش ئەوش پیسە باشە ئەو پاشماوی ئەو پاڵاوتگانە کە دەبینین نزیکە لە گوندەکەی ئێوە زراعەتان چۆن بە زراعەت شتێک چووە تێک چوە تێک چووە ئێستا بەعات جێ ئەوە بەسەر دەستە خوارێ هیچ فەلاحەتی لێ ناکرێت باشە جێویست بووینە خەڵکێکی زۆر ینی نەخۆش کەوتۆلەوە بەێ زۆریش زۆری زۆریش هەموو ڕەبووان کردیام شخص خۆیسە دوو منداری ڕەبووم هەیە دوو منداری ڕەبووم هەیە بۆچی گۆنەکەی بەخۆشم سەرێشانی دەگرم دوو مندار تووشی نەخۆش تەنگە نەفەس تەنگە نەفەسە چێ بەرپرسە لەوە والله کەس نازم ئەگەی لە حکومەتیش ئەگە خۆلێ باتە دەری ئەمە هەنا لوچین چارە سەر چییە بە بۆ چونتان گواستنەوەی ئەو گوندانەیە لەو دەوروبەرە یان گواستنەوەی پاڵاوتگەکان والله ئەجا حکومەت دەزانیم حکومەت باڵێ ڕێیەکی دانێت یان گوند یان پاڵاوگە هەر ئەوەن دەدە جێویستی ئەوە بووینە کە ینی ئەو بەهۆی پیسی ژینگەکە گوندەکەی ئێوە زەرەری زۆری کردووە بله زەرەرەکان چین چ زەرەرتان والله زرارەکە ئەوەیە دووکەلی ئەمە کوشتین دووکەڵەکە ئێوەی دووکەلەکە بۆنێ ئەمە کوشتین و بە قورعان من نەساخی پاشێنگێ ژینگەکە نەهێلا نەشین خۆ تەماتای بکە نەشین بیستانێکی بکە نەشین هەموو بسەوتە پاشە ینی گوندێکی بەناو گوندە کە وەکو دەزانرێ زیاتر لە 300 ماڵە نزیکەی 2000 کەس لێرە دەژێت بۆ ئێوە سەردانی پارێزگاری هەولێر قایمقام بەرپرسانتی حکوومەتتان نەکرد والله ما حکومت بۆ بملەتی حکومەت بە خۆ دەبینیتنەوە پێویست ناگەتن و گوتت حکوومەت نایکە چۆن سەردانتان کردووە ئەوەی نەوە ژیگەش دەینە ئێرە ژیگەش دەینە ئێرە ئەمە تقریبا 2000 نەفەری ناو گوندە هەموو فاوتان لەگە بۆنێ لەگە باشە زبالەش باسی زبالەشتان کردیانی زبالە جوادێتە ئێرە ئێستا جێتان دەوێت جێ کیلۆمەتەوەیکە گوندە کیلۆمەتەوەیکە مەڕۆکەن ئەوێژی ئەوەی عیلاجێکی لەو بۆنێ باشە منداڵەکانتان نەخۆش کەوتووە نەخۆش بەڵام مەمەش بەخۆش نەخۆشی منداڵەکان منداڵەکەش دەخۆش دەبێت چەند ژنە هەندە گۆشینەکەن هەموو ینی حالەتی نەخۆشیە و گوندە چیە و نەخۆشیانە ڕەبووی گرتی ڕەبوو منداڵ ڕەبۆی گرتووە زۆر ئەو منداڵانی زۆر منداڵ ڕەبووی گرتێ گچکە منداڵی بچووک تووشی نەخۆشی بووە چارەسەرەکە چی دەبینی بەڕێزم ینی چارەسەرەکە گواستنەوەی گوندتانە یان دەبی پاڵاوتگە بگوازرێت بینە لاڵمە چوە باش باشە ئێستا حکوومەت دەڵێ لە ماوەی 2 مانگ دەبێت ئەو پاڵاوتگانە دابخرێت بڕیارێکی باشە پێتان باشە ئەمە دڵتان خۆش دەکات والله ئەمە زۆرجا ئەگە سەر بەڵێ عیلاجێکی لە گوندی بکەن جێکی لۆ دابینکە ڕاکەن ئاش پەڵاگا داخن ئەو کاتەی لە قوتابخانە ئەو بۆنەوەتان تەسیرتان لێ ناکە لە تەسیرتان ینی مێشکتان خوێندن وەرناگرن مێشکمان خوێندی وەرناگری هیچ لە هاوڕێکانتان نەخۆش کەوتووە چیە نەخۆشیە ڕەبۆی گرتی ڕەبۆ تەندروستیان باش نییە وڵات تەندروستی ناوە لەبە بوونی شیرکای تەندروستیان باش دەرسمان پێ ناخێنرێ بێتاقەت بوون بێتاقەت ئیسحاز دەبین لەبە بوونەی ینی هیچ جار لە ماڵەوە داوەتان کردووە لە دایک و باوکتان بگوازنەوە لەو گوندە نەبین زۆر زۆر جار ئێمە لە نزیک ناحیە گوێڕین کە 35 کیلۆمەتر لە سنووری پارێزگای هەولێر نزیکە لەگەڵ جەنابی قایمقام گفتگۆ دەکەین سەبارەت بە بوونی پاڵاوتگان نایاساییەکان لە سنووری پارێزگای هەولێر بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر بە تایبەت لەم ناوچەیە کە ئێستا ئێمە قسەی تێدا دەکەین ینی لەگەڵ ئەوەی کە باران باریوە کەشوهەوایەکی باشیش هەیە بەڵام ئەگەر هەناسە هەڵمژین تەواوی ینی گازە ناسروشتیەکان هەڵدەمژین کە ئەمە بۆ ژینگە یەکجار خراپە تەنانەت بۆ تەندروستی مرۆڤیش زۆر خراپە زانیاری زیاتر لەگەڵ کاک نەبەس وەردەگرین و وە گفتگۆی لەسەر
دەکەین کاک نەبەزم کاتت باش باشتر کاکەم ماوەیەکی زۆر ئەم پاڵەوتگانە لە نێو هەرێمی کوردستان کار دەکەن بە تایبەت لە سنووری پارێزگای هەولێر بۆچی بڕیارێکی لەم شێوەیە دەدەن لە ئێستا طبعا ئەو بڕیارە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەرچووە کە دەبی ئەو پاڵاوگانەی کە ماوەی چەند ساڵە کار دەکەن لە شار و شارۆچکەکانی کوردستان دەبی هەڵبژیرێتن لەو بڕیارەدا هاتووە چەند مەرج و ڕێنماییەک دانراوە سەبارەت بە پارێزگای هەولێر لژنەیەکی باڵا لە وەزارەتی ناوخۆت پێکێنراوە نوێنەری هەموو لایەنەکانی تێدا نوێنەری هەموو پارێزگاکانی هەرێمی تێدا بۆ جێبەجێکردنی بڕیارەکە لەگەڵ ئەو لژنەیە لاوەچی لە هەموو پارێزگاکان پێکێنراوە سەبارەت بە پارێزگای هەولێر ئێمە دوو لیستمان بۆ هاتووە لیستێکیان ئەو پاڵاوگانە دەگریتەوە کە ژمارەیان 20 پاڵاوگەیەکەوە ئێمە ناڵێن مۆڵەتیان پێدراوە لەبەرەوەی لە هەموو کوردستان تەنها دوو پاڵاوگە مۆڵەتی هەیە کە فەرمینە پاڵاوگەی کەورگۆسک لەگەڵ پاڵاوگەی زیاتر لە 200 پاڵاوگە دوو پاڵاوگە مۆڵەتی یاسایی هەیە ئەوی تر ئەو لیستەی لۆمان هاتووە 20 پاڵاوگە ناویان هاتووە بە لیستێکی جیاواز ئەو 20 پاڵاوگە دەرێ ڕێگەیان پێدەدرێتن بە پێی ئەو مەرج و ڕێنمایانەی کە بۆیان دانراوە یاخود ئەو سیستەمە جیهانی کە EIA پێ دەڵێن کەوە هەموو باڵێن بابەتەکان ڕەچاو دەکە چ ژینگەیی بیتن چ ئەو مەرجانەی وەزارەتی سامانە سروشتەکان داینای ئەوانە جێبەجیان کرێتە لە بڕیارەکە دەڵێ ئەو کەم و کوڕیانەی کە هەیەە پێیان تەواو بکرێت و لە ڕێگای ئەو لیژنانەی کە پێکێنراوە بەردەوام من لە کارەکانیان ئەوی تر هەر هەمووی دەبی هەڵبگیرێتن باشە ژمارەیان پارێزگای هەولێر 104 پاڵاوگەیە بۆمان هاتووە کە دەبی هەڵبگیرێتن پسولەی ئاگدارکردنەوە بە ئیمزای بەڕێز وەزیری ناوخۆ بۆمان هاتووە ئێمە ئاگدارمان کردوونەوە بەڵام شتێک لێرە هەیە ئەو جەردەی کرایە یاخود ئەو پۆلینەی کرایە لە ساڵی 2015 کراوە لەلایەن لیژنە و تیمەکانی سامانە سروشتەکان ئێمە وەکو لیژنەی باڵا کە لە وەزارەتی ناوخۆ دانیشتین داوامان کردکەوە نوێ بکرێتەوە ئەو پۆلینە ئەو جەردا لەبەرەوەی کە سەردانی شوێنەکانمان کرد زۆر پاڵاوگە هەبوو کە نەمابوو پاڵاوگە بەشێک داخراون بەشێکیش تازەکراون بەشێک داخراون بەشێکیش تازەکراونەوە بۆ ئێستا بڕیارەکە دراوە بڕیار دراوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیارەکە گشتیا ئەو پاڵاوگانەی کە دەیبینن کە زەرەری بۆ ژینگە هەیە زەرەری بۆ تەندروستی مرۆڤ هەیە دەبی هەر هەمووی هەر بگیرێتن ینی گەڕانەوەی تێدانیا ماوەی 6 ڕۆژیشیان پێدرا بوو بەپێی ئەو پسولەی کە بۆمان هاتبوو دوای ئەو 6 ڕۆژە هەر کەسێک ئەگەر پابند نەبیتن پاڵاوگەکەی هەڵنەگریتن ئەوە بە زەبری هێز چکە لە بڕیارەکە ژوا هاتووە هێزێکی تایبەت پێک دەهێنرێتن بۆ هەڵگرتنی ئەو پاڵاوگانە هەروەها ئەو کەسانەی کە پابند نابن دەدرێنە دادگا بە پێی یاسا مامەڵەیان لەگەڵ دەکرێتن بەڵام ئێمە چاوەڕێینە کەوا جەردێکی تر بکرێتەوە چاوەڕێی جەردێکی تازە دەکەن پێشتر بەرهەمی ئەو پاڵاوتگانە لە قۆناغێکدا زۆر پێویست بوو یعنی ئێستا چەندە دڵنیان ئەگەر ئەو پاڵاوتگانە دابخرێن نرخی سوتەمەنیەکان لە هەرێمی کوردستان بەرز نەبێتەوە بەڵێ ئەو کاتکە ئەو پاڵاوگانە دامەزران ئەو پاڵاوگانە احتیمالە دامیشکران لەلایەن حکوومەت کە ڕێگەیان پێدرا بازارەکانی کوردستان پێویستیان پێبوو نەمان دەتوانی کە ئەو بەرهەمەن بابلێن ئەو پێداویستی کە هەیە دابین بکرێت لە ڕێگای ئەو پاڵاوگانە دابین کرا ئەوانە چ لە ڕووی گازواییلەوە چ لە ڕووی بنزینەوە بە دەیان و سەدان بنزینخانە هەبوو کە بنزینیان دەفرۆشتە ئۆتۆمبیلەکان ئەو هەموو مۆلیدا بە تایبەت مۆلیدا ئەهلیەکان کە هاوکاریەکی باش بوون بۆ لە سکتەری کارەبا بۆ قۆناغێک پێویست بوون بەڵام ئێستان باسم لەوە کرد کە دوو پاڵاوگەی گەورەمان هەیە ئەم باز لە پاڵاوگەی کەورگۆسک بکەم ئەگەر بێت و نەوتی خامی هەبیتن بۆ نمونە شاری هەولێر پێویستی بە زیاتر لە 2 ملیۆن لتر بنزین هەیە ڕۆژانە ئەگەر بێت و نەوتی خام هەبیتن وابزانم پاڵاوگەی کەورگۆسک ئەو توانایی هەیە کە ئەو بەرهەمە بهێختە ناو بازار. چەند دەبێت ئەو پاڵەوتگەیەتان داناوە؟ تقریبا لە 2008 کە دامانە 10 ساڵ دەبێەوە کار دەکەن 10 ساڵی ڕێکە تقریبا بەرەو 11 ساڵ دەچیتن دامانە باشن ئەو نەوتە لە چێ دەینێەوە؟ ئەو نەوتەمە لە حکوومەت دەکردن لە حکوومەت دەکردن ئێوە دەتوان ڕۆژانە چەند
تەسفیە بکەن تەسفیا ئەمکانی ڕۆژانە ڕۆژە ئەمە دەتوانین 600 تۆن تەسفیەکەین 600 تۆن 600 تۆن تەسفیەکەین سوتەمەنی سوتەمەنی نەوتی ڕەش سافیکەین بیکەین بە گاز بەرهەمەکانتان چ چیە؟ بەرهەمەکانمان نەفتایە گازە گازوایل لەگەر فیولیە باشە ئێستا قسە لەسەر ئەوە دەکرێ ئەو پاڵاوتگانەی کە نایاساین دەبێ دابخرێ ئێوە ڕاتان چێ سەبارەت بەم بڕیارە بەڵێ شش زۆر چاکە حکوومەت دەستاکە ماوەکە تقریبن 5 مانگە هەستا بە ئەوەی کە پاڵاوگە ناسایەکان قەپات کاتن ڕێنمایشی زۆر جوانە لەبەر ئەوەی هەندە شتێ ناسایی دەکرێتن بەڵێ لەگەڵداما لەبەر ئەوەی پیشی و ژینگەی تێدایە چی دەکرێت نایاسایی؟ ناسایی مەسەلەن بۆ ئەو ناو مەعمەلەکەی خاوێنە نێرگەلەکەی پێناکە غازەکەی پەر دەبێتن ئەو بۆنە دەڕواتە لە ناو هەولێر ژینگە پیس دەکا ئاوەکەی تەسفێ کە پاشماوەکەی معمەلی دەبی بۆ خۆی تەسفیە کاتەوە دەبی تەسفیە کاتەوە دووبارە ئەو ئاوە نەستە عاردی دەبی ئەو ئاوی بخۆی ساف کاتۆ لە معمەل بەکاری بینتەوە باشە کەسێک چەندین بڕە پارەی خەرج کردووە لە پرۆژەکەی ئێستا بڕیارێک کە دەدرێت دەبێت پرۆژەکەی دابخرێت جوانە ئێستا کە بۆ نمونە ئەمن ئێستا ئەو معمەلەیان دانا ئێستا لێروکانە کلفەی تقریبا 2 میلیۆن و 500 دلارە یعنی دەکبرێن 500,000 دلار 2 میلیۆن 500,000 دلار دەکەن 250 دەفتەرە کلفەکە ئەو معمەلەیە ئێستا کە ئەو کاتێمە کە داین بۆ مەسفاماندانە لە 2008 بۆ لۆ ئابووری کوردستان دامانە ئەو کاتی حکومەت پێویستی بە گاز بوو بۆ کاری ئەحمەد ئیسماعیل و فلان و بۆ چتی و بۆ پێدەویستوی ناوخۆ پێداویستی ناوخۆمان پڕ دەکردەوە ئەو کاتە کاتی پێویستە یعنی پێداویستێکی باشمان پڕ دەکردەوە لە حکومەت ئەوە بوو سەبرە پەرێساند و زیاد بوو ئیشەکەم هەڵکات لەسەر داواکار حکومەت شاتین دامانە بەڵام ئێستا کە دەبینی پاڵاوکەکان زۆر زیاد بووە. بابزین تاوکو ئێستا چەند پاڵاوتگەی نایاساییتان داخستووە؟ بەڵێ لێرە لە سنووری هەولێرۆک بەڕێز قایمقام ئاماژەوێتە 104 پاڵاوگەمان هەیە ئەوانە لەو 104 پاڵاوگە هەمووی نایاسایی ڕێگەی پێ نەدراوە پارساڵ لیژنەکانی ئێمەکە هەستان نزیکەی 57 پاڵاوگەمان داخست کەوانە بوونە سەرچاوی پیسکردنی ژینگەی شاری هەولێر و کێشە بۆ هاوڵاتیان دروست بێت 2 ساڵ لەمەوەریش 23 پاڵاوگەی کە هەبوو کە پیانەوترا تەسفەی دوو لە ناو شاری هەولێر بوون ئەوانەمان بە یەکجاری لە ناو برد پاڵاوگەیەک پێشتر داخراوە بەڵێ ئەوانش کە ئێستا ماون بۆ تەبلیغا بۆ پسولانەکە ئاگدار کراونەتەوە لە ماوەی 2 مانگدا ئیجراتیان لەگەڵ ئاکرێت ئەو لیژنەیە کە پێکهێنراوە کە هێزێکی تایبەتیش دواتر بۆ مەسەلەیە پێکهێنرێت ئەوانە کە نایاساین و ڕێگەیان پێ نەدراوە و بە شێوەیەکی فەرمی لەلایەن حکومەتی هەرێمە نەناسراون هەڵەگیرن و دەستیان بەسەر شتەکانیان دەگیرە بەڵێ زۆر باشە بۆچی بەشێکتان داخستەوە بەشێکیش ماوەکان ئەو بەشەی کە ماوە وەکو جەنابی قایمقام ئاماژەی پێدا 20 دانیان کە بە شێوەیەکی فەرمی لایەن حکومەت و ناسێنراون نەک ڕێگە پێدان بەڵام ناسێنراون ئەوانە لیژنەیەکیان بۆ پێگەێنرێت ناتوانێت ئەوانە دابخێن لەبەر حکومەت ئاگادار کەوانە ناسێنراونی ینی چی؟ ئەوانە لە کاتێکی زەروریە حکوومەتی هەرێم وەکو ڕێگە پێدان ڕێگەی پێ نەدام بەڵام هاوکاری کردون کە ڕێگەیان لێ نەگیرێت کار بۆ پێداویستی ئەو کاتێ پڕکردنەوەی پێویستەکانی بەڵ حکوومەت دەڵێ پاڵاوتگەکان ڕێنمایی تەندروستی و ژینگەییان نییە بۆی ئێمە ناچارن دایان بخەین ئێوە چی دەڵێن وەکو خاوەن پاڵاوتگە؟ ئێمە وەکو خاوەن پاڵاوگەکان ئەمە ئامادەینە ڕێنماییمان بدەنێ ڕێنمایی ژینگا ڕێنمایی سەحا ڕێنمایی وەزارەتی نەوت ڕێنماییمان بدەنێن بە هەموو قراراتەکانیمان تەطبیق دەکەین بەڵام ناکرێت یەکسەر برێن دایخەن لەبەر ئەوەی ئەگەر ئێمە پاڵاوگەکان داخەین یەک بەرامبەر بە دوو نرخەکان بەرز دەبنەوە نرخی سوتەمەنی بەعام بەرز دەبتەوە ئێستا بنزین بەرەو دابەزین هاتووە بەڵام ئێستا ئەگەر ئەو پاڵاوگانە بخەن یەک بە دوو بەرز دەبتەوە نەوت بەرز دەبتەوە گاز بەرز دەبتەوە سوتەمەنی لە سەدا چەندی ئەو سوتەمەنیانە لە هەولێر دابین دەکەن لە هەرێمی کوردستان 160 سوتەمەنی هەولێر پاڵاوگەکانی ئێمە دابینی دەکە 160 ئەوە 160 بەرێ بە تەئکید و بە بەڵگە بۆ دێنەوە مۆلیدەکانی هەولێر 3000 قسوور مۆلیدێتایە هەر هەمووی بەرهەمەکانی ئێمە استخدام دەکەن کوالێتی بەرهەمەکانیشمان زۆر چاکە نارم لە ئستانداردی جیهانیە بەڵام زۆر باشە ئەگەر ڕێنمایی مەدە هەندەش کەش باشتری دەکەین بەڵام یەکسەر داخن
دوبین برادر ئینسان دەبیلانی سلبی و ئیزابیەکەی لێک کاتەوە ئەمە وەکو پاڵەوگە نایاساییەکانی کە ناویان لێنەوە نایاساییەکان ئێمە کاتێک ئەو پاڵاوگانەماندانا حکوومەتی هەرێم زۆر پێویستی بەمە بوو ئەمە چەندین ساڵە لە 2010 و 2011 ئەوانە دامانناوە ئەگەر ئەمە نەبینەیە بە چەندین زار قەیرانی زۆر گەورە دروست دەبوو لە کارەبای هەولێر سەتان هەشتای ئێمە دابینمان کردووە بە پشتیوانی ئێمە ئێوە ژینگە پیس دەکەن من لەگەڵتان ئێمە ژینگەمان پیس کردووە ئێمە ئاوەڕۆیەکانمان نیزامی نینە ئێمە پاشماوەی پیسمان لە دوای خۆبەزی دێلین بەڵام کاکە با ڕێنماییمان بدەنێ ستانداردەکانی ئامادەم با شوێنێکم بۆ دیاریکە ستانداردەکیشم بداتێ ڕێنماییەکم بداتێ بە پێ ڕێنمایی هەموو وەزارەتەکان ئەو لژنەی کە دانراوە وەزارەتی سەحەیە و ژینگەیە و تەندروستی و نەوتە و ڕێنمایەکم بداتێ کە لیشەکم بداتێ کتابەگەر ئەو پاڵاوگەی تۆ دا بخرێ زەرت کاچی من پاڵاوگا کە دەڵێن پاڵاوگە هەمووی بە یەک چاو سەیر دەکەن نابێ بە یەک چاو سەیری بکەن فەرقەکان بۆ شیکەمەوە پاڵاوگە هەیە بە 5-6 دەفتەر پاڵاوگەیەکی داناوە کوورێکی بچوشی داناوە ژینگەکەشی دەوروبەری خۆی هەر هەموو پیس کردووە ئەوەش پێی دەڵێن پاڵاوگە بەڵام کاکە پاڵاوگە هەیە 2 ملیۆن دلاری سەرف کردووە بەرنامەکەی زۆر جوانە ئستانداری ڕێک و پێچی هەیە ناوی لە بیزمەسفایەکەشان نییە سەرەتا بابزانین ناوەڕۆکی بڕیارەکەتان چیە؟ زۆر سپاس تایبەت بە بڕیاری ئەنجومەنی هەرێمی بۆ کاروبار و نەوت و گاز کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەو ئەنجومەنەیە بڕیارێک دەرچووە لە ساڵی 2010 لە چارێکی سێمی ساڵی 2010 بە لابردنی 164 پاڵاوگا کە بە پاڵاوگەی نایاسایی پۆلێن کراون و ئەو مەرجانەی تێدانە کە پێویستن لە پاڵاوگا هەبێت و لیستێکی تریش دەرچووە کە 28 پاڵاوگایە کە ئەوانە هەندێک مەرجان تێدا هەیە بەڵام پێویستە ئەو پێداویستیانێک کە بۆ تەواوکردنی ئەو مەرجانە و مەرجی ژینگەی و مەرجی تەندروستی پێویستە پێداویستەکانە جێبەجێ بکەن. لیژنەیەکی باڵا لە بەڕێز وەزیری ناوخۆ ڕاست پێدرا لەیان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ جێبەجێکردنی دەقی ئەو بڕیارە بەڕێز وەزیری ناوخۆ لیژنەیەکی باڵای پێکهێنا لە دیوانی سەرۆکاتی دیوانی ئەنجومەنی وەزارەتی ناوخۆ و چەندین دام و دەستگایتر وەکو ژینگە وەکو لە پارێزگاکان نوێنەری پارێزگاکانی تیابوو و چەندین کۆبوونەوەمان ئەنجام داوە بە مەبەستی جێبەجێکردنی دەقی ئەو بڕیارە. ئێمە سێ لێژنەمان تەشکیل کرد لە پارێزگاکان لە هەولێر و دهۆک و سلێمانی قایمێک کرا بە سەرۆکی ئەو لژنەیە و ئەندامێتی ئەو فەرمانگانەی کە وەکو ژینگەیە وەکو تەندروستیە وەکو کاروباری کۆمەڵاتی ئەندامن لەو وەکو پۆلیسە دیفاعی مەدەنی ئەو پۆلینانەیە ئەو 28 پاڵاوگەیە کە هەنێکیانەکەوێتە پارێزگای دهۆک هەنێکیانەکەوێتە پارێزگای هەولێر هەنێکیانگە لە پارێزگای سلێمانی سەردانی ئەو پاڵاوگانیان کردووە بۆ چێکردنی ئایا مرجەکانیان چەند مرجیان نقستانە و هەندێک لەو پاڵاوەکانە راپۆرتمان بۆ هاتووە و ئاگادارکردنەوە کە لە ماوەی 6 مانگ ئەو پێداویستیانە جێبەجێکەن. ئەگەر ئێمە بین بە شێوەیەکی فەرمی کە چەند پاڵاوگە مۆڵەتی یاسایی هەیە لە وەزارەتی سامانست و شتەکان تەنها دوو پاڵاوگەیە کە پاڵاوگەی بازیانە و ئەوانەی تر مۆڵەتی یاساییان نییە بەڵام کاریان کردووە. ئەم 164 پاڵاوگایە بە هیچ شێوەیەک هیچ مەرجێکی تیانە کە دادەخرێن ئەوانە بە بڕیاری ئەنجومەنی هەرێمی کاروبار و نەوت و گاز دادەخرێن و ئەم لیژنە باڵایی کە تەشکیلوە هیچ ئەو دەسەڵاتی نییە. ئێمە طبعاً تۆ ئەگەر بێ 164 پاڵاوگە لا ببێت و ئاساوارەکانی هەڵبگریت تۆ پێویستت یەکەم شت بەکات هەیە پێویستت هەیە بە هێزێک هەیە کە بتوانێت بڵین حمایەتی ئەو کارباندانان بکەن کە ئەو پاڵاوگانە پێویستت بە کرێکردنی کرێنە و ئەو ئامێر و پێداویستێنی کە تۆ پاڵاوگەکە بەڵێ ئێمە داوای بودجێکمان کردووە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی هەرێمی کاروبار و نەوت و گاز من پەیوەندیم لەگەڵ سکرتێری ئەنجومەنی وەزیران کرد هەفتەی ڕابردوو بەزارێکی ئاگاداری کۆمەکەم ڕزامەندی بە ڕێسەرۆکی ئەنجومەن وەرگیراوە بۆ دابینکردنی ئەو بودجێ ئێمە چاوەڕێی تەواوبوونی ڕێکارەکانەکەین و ڕزامەندی دەدرێت بە وەزارەتی دارایی ئەو بودجەمان نەخرێتە بەردەست ئێمەش ئەیخینە بەردەست ئەو لیژانانەی کە لە محافەزەکان تەشکیل بووە هەولێر و دهۆک و سلێمانی ئێمە وا بڕیارە کە دوایین کۆبوونەوەمان ئەنجامدا لە بڵین لیژنەی باڵا ئێمە سعاتی 0 دانین کە لە هەر سێ پارێزگاکان
بەیەکەوە هەڵمەتی لابردن و پاکردنەوەی ئەو پاڵاوگە نایاسانەی کە ئەو بڕیارەی بۆ دەرچووە کە 164 پاڵاوگان داخستنە ناتوانن بیگوازن نەک بەس داخستن لابرێت لابردنە تەختی عرزەکرێن لا ئەبرێن و ئاساوەکانیش هەمووی پاکرێنەوە بە هیچ شێوەیەک ئەو 164 پاڵاوگایە ڕێگە پێدراوانی ئیتر کار بوو. دانیشتوانی نزیک لە پاڵاوتگە نایاسایەکان دەڵێن خاوەن پاڵاوتگەکان کەسانێکی دەستڕۆیشتون و تاوەکو ئێستاش هەر بۆیە حکوومەت نەیتوانیوە پاڵاوتگە نایاسایەکان دابخات. خاوەن پاڵاوتگەکانیش دەڵێن ئێمە لە ڕابردوودا بەدەر لەوەی خزمەتی گیرفانی خۆمان کردووە لەگەڵ ئەوەش خزمەتێکی زۆری خەڵکمان کردووە و نەمان هێشتووە نرخی سوتەمەنی لە نێو بازاری هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو بەرز ببێتەوە. حکوومەتیش دەڵێت تاوەکو ئێستا دەرگا کراوە بوو پاڵاوتگە نایاسایەکان کاری خۆیان بکەن، بەڵام بۆ لە مەودووە کارکردنی ئەوان بە شێوەیەکی جددی کاری لەسەر دەکرێ و ڕێگان نادرێ پاڵاوتگەکان بۆ لە مەودووە دەرگاکانیان کراوە بێ و لە کاریش بەردەوام بن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێرم.